سوودی ئەم پەرلەمانە بۆ کۆمەڵگەی کوردستان لە چیدا بووە؟ مەبەستەوە سوودی پەرلەمان بۆ خەڵکی کوردستان من پێم وایە ئینسان لە هەر کایەکی سیاسی بکۆڵێتەوە ئەبێ لە ڕووی چینایەتیەوە ئایا قازانجی بۆ کێ هەیە ئەم پەرلەمانەی کوردستان ئەوانەی پێشووتریشان هەر بە تاریخی 33 ساڵەی دەسەڵاتە نەگەر لێ بکۆڵینەوە قازانجی بۆ بەشێک بووە ینی بۆ چینێ بۆ لە کوردستان ئەوانە بوون کە قاچاقی نەوتیان کردووە کە بێت لایەنە بووە کە دەرمانی ساختیان هاوردووە کە خەسەخانەی ئەهلیان کردوتەوە خەسخانەی حکومیان بەڵێن گشتیان کاول کردووە کە خەڵکیان گیان بەو نەتیجە احترامی خوێندن نەما خوێندن گیان کرد بە کەرتی تایبەت و 1001 نەکبەتی بۆ قازانج بۆ ئەوانە وەرحەڵ ئەگەر بڵێم بە کوردەکەی بڵێم ئەبێ بە شەرعدانەوە بە دەسەڵاتێک کە بۆ خۆی بە قانونی دەستکاتەوە بە مشەخۆری بە کەڵەکەی سەرمایە بەوەی کە بە قانون بتوانێت هەموو کاروبارەکانی چۆن لەم 33 ساڵا کردووە جارێکتر ئاوا بکاتەوە بەڵام قازانجێ بۆ خەڵکی گشتی بۆ ئەوەی کە خەڵکێک کۆمەڵگا بەرهەمەهێنێ ئەوەی کە کرێکار و خەڵکی زەحمەت کێش ئەوەی لە کارگا ئیشەکە ئەوەی لە کارخانە ئیشەکە ئەوەی لە نانەوە ئیشەکە ئەوەی کۆمەڵگا بە بەڕێوە هەر لەوەی کە ژینگە پارێزە تا ئەوەی لە کارگە و کارخانێکی چەند هزار کەسیە ئیشەکە ئەوێ بیرێ بکاتەوە لەوەی ئایا ئەم هەڵبژارنە قازانجی بۆ هەیە تاریخی 33 ساڵی ئەمان قازانجی بۆ ئەو بووە نەخێر نەی بووە ئەم جارش ئەم هەڵبژارنە سیناریۆیەکی ترێلەوە وە نەتیجە دیارە و هەڵبژاردن و دەنگدانی خەڵک هیچ ناگۆڕێ لەوانەیە لایەنێک هەنێ کورسی زیابێن هەنێک کەم کورسی کەم بێنێ بەڵام لە واقعەتە خەڵک ئەزانەیە کە دەسەڵاتە بەدەست یەکێتی و پارتیەوە بێ لەبەر ئەو دوو حیزبە دوو حیزبی میلیشیان چەکداریان هەیە چەکداری تایبەتیان هەیە و چەکدارە تایبەتەکانن لە پێناو قازانج و بەرجەوەندی و سەرمایەکانە بەڕاستی لەبەر سوودی ئەبێ سوودی دیارە سوودی بۆ سەرمایەدارەکان بۆ سەرانی حیزبەکان و بۆ ئەو حیزبانش کە لە پەنا ئەو دەسەڵاتە ئەژین سوودی بۆ ئەوانە بێ و سەر ڕاوێ هەنێکی دەچن لە پەرلەمان وەکو ئەندام پەرلەمان ماوەیەک لەوێ بن لەوانە هەنێ قسە بکەن و هەنە شەڕەکەن و هەنێ بتڵەگەرنەیەک و هەنێشتەکەن بەڵام نەتیجەتەن ئەوانیش دوایە لە ناوخواانە ڕێ ئەەکەون یا هەرچەکەن بەڵام تەقاوتە بنیانی خانەنیشی نەبن بە پارێک بۆ ژیانی خۆیان و مناڵیان زمانێکن بەڕاستی ئەم هەڵبژاردنە بێزگە لە قازانج و بەرژەوەندی بڵێن سەرمایەدارانی کوردستان ئەوانەی کە بزوتنەوەی کوردایەتی ڕابەرایەتی کردووە هیچ ئیسفادێکی بۆ خەڵکی کرێکار و زەحمەت کەش نابێ و دەتوانین بە هەزاران نەکبەتی لەو کۆمەڵگا حساب بکەین کە بەهۆی ئەمانەوە هاتن ئەمانە هاتن لە سەرەدا من ئەگەر بڵێم ئەوەی کە خەڵک مێژوویەکی لەبیر بێ لە ڕووی بۆ کە هاتن هەرچی مەکائین و وەسائلی ناو کارگە و کارخانە و ئەوانەی کە جادە و ڕێگەوبانیان پێکرد تا ئەوانی بەنداوەکان هەموو فرۆشت و ڕۆشت دوایە نەکبەتی شەڕی ناوخۆیان هێنا بەسەر خەڵکە دوایە هاتن ڕێکەوتن ئەوەی کە سەرەڕای ئەوەی کە کوردستانیان کرد بە ئۆردوگایشی ئاوارە خەڵک چاوەڕێ ئەو بە منەزەماتی خواردنی بێ یان نهێنێ باشەوە خەڵکیان کرد بە سوتەمەنیەک کە لە کۆمەڵگایەکە ئەهەموو دەوڵەمەنی ئەهەموو شتێ هەیە بەڵام خەڵک محتاج بوو دەست بۆ سیرکە من یەک بەشی بچووکی ئەو کۆمەلگای بێنەوە سەیری کەتی تەندروستیکە کەتی تەندروستیان برتاوردیان لەو خەسخانە گشتیانەوە هاوردیان هەمویان کرد بە قوربانی خەسخانەی ئەهلی ئێستا خەسخانە ئەهلیەکان لە ئاسی خەسخانەکانی ئەتوانم بڵێم ئەوروپا تواناییان هەیە لە هەموو ڕۆژەوە بەڵام خەسخانە گشتەکان هەمووی وێران کراوە لە ئەوانەوە خەسخانە ئەهلەکان بە جۆرێکە کە خەڵکی فەقیر هەژار ناچێت من لە ماوە شتێکم بیست کە زۆر ڕاستی بوو لە خەسخانە ئەهلەکان کەسێک مردە بوو کە سوکارەکەی پاونێ خەڵکێک کە کەسێکی نەخۆشەکەوێ ئیتر زۆر بە پەرێشوێ بێڵێت شانسی ژیانی باتەوە بەداخەوە نەیتوانی بوو بژی بۆ حەڵ خەسخانەکان مردە بوو دوایە کە ویستوان مەیتەکانتوان بە داوای لە بردنەوە ئەمە 3 ملیۆن قەرزارن هی مەسرەفات وشت ئەبێ لە مەیتم دانرێت الحال ميتك حجز كده كأشن 3 مليون يمكن بين 3 مليون دينار بلين دينار عراقي كي بين كم لقى أويا خندن أو أستي خندن أو أستي كار كسرتاي ترين شدوا إنسان أو كهرباء
33 ساڵ حەلی کارەبایان بۆ نەکراوە خەڵک بە ئەنوا و ئەشکال بە قەولی خۆیان بە قەولی هەمویان دەڵێن خەڵک تووشی نەخۆشی بە ئەنجامی ئەم هەموو مۆلیدە و شتەکە ئیشەکرێ هەمووی مۆلیدە و شتەکانی خۆیانن هی سەرانی حزابەکان هی سەرمایەدارەکانن لەبەر قازانجپەرستی خۆیان خەڵک بمرێ نەمرێ نەخۆش بێشت بێ بە قازانجیان ینی بە خەیاڵانەنە ئیلا ئەبێ قازانجی خۆیان بێ سەرەتایی تر ئاوە ئەو نیە لەو کۆمەڵگا ئەوەی کەوتم بێکاریەکی زۆر هەیە جارە وەزی مناڵان بزانە وەزی لاوان بزانە بچۆرە مەسەلەی ژنان ئەسێک نمونەی بچێک لەسەر ژنان بڵێمەوە ژنان بەشێکن لە بێکارانی کرێکار لە ماڵەوەن حتاکو ئێستا ئەم دەسەڵاتی بیری لەوە نەکردوێتەوە بچێک پارێک حسابکار لە بینی ئەوەی کە چەند داهاتیان هەیە و چەندێک وەرحەڵ ئەگەر نەبوو بیمەیەکی بێکاری بە بیمەیەکی بێکاری بە بەو ژنانەی کە لە ماڵەوەن وەرحەڵ ئیشیان نییە یا خەڵکانێک کە توانایی لەشیان نییە پێداویستی تایبەتن یا خەڵکانێکی کە خوێندکارن بەرحەڵ لە 1001 ڕۆوە ئەو کۆمەلگان وێران کرد داماو کرد بەداخەوە کە بیرەکەیتەوە من خۆمان ئەوروپامان دێسەر نمونەی بچوو ئاو لە کوردستان ئاوێکی لێکە ئەتوانی ئاویکی پاک ئەتوانی بیخۆیتەوە ئەنی ئەگەر پاشەڕۆی نەچوو بێتە سەر ئەوان ئەنی ئەگەر پیسیان نەکرد بێ بەهۆی هەموو مەشروعەکانیوانە ئەتوانی بیخۆیتەوە بەڵام لەوەی کە لە کۆمەلگایەکە سیر کە ئەهۆ ناڵیانە لە هاوینە خەڵکەڵێ بە 3 هەفتە و بە 4 هەفتە ئاو نەدیوە ئەو نییە حتا بۆ حاجە شۆردن و خۆشتن و هیچیان مەرحەڵ بەڵام سەر بەخۆ لەم هەموو سەرنج و تێبینیانەی ئێوە 3 هەفتەی تر کەمتر لە 3 هەفتەی تر هەڵبژاردن ئەنجامەدرێت ئەهێنێت خەڵکی بەشداری لەم هەڵبژاردنیا بکات لانی کەم ئەم هەموو گرفتانی کە ئێوە باشتان کرد ئەکرێت ئەم هەڵبژاردنە کەناڵێک بێت بۆ لانی کەم وەڵامدانەوە بە وەرگرتنی چارەسەری بەشێک لەم کێشانە ئەگەر کەسێک لە دوو لایەنەوە لەم دەسەڵاتە بڕوانێ یەکێکمان مێژووی 33 ساڵیان ئەوەی کەوتم ئەو 33 ساڵان ئەوە بووە کە چی نەکبەتی ڕۆژەشە سەر ئەوەش ئەم ئێستا ئەم کەمپینی هەڵبژاردنیان گوێ لە بەرنامەکانیان بگرێ گوێ لە وعد و عودەکان برێ خۆ وعد و عودیان نایەوە خەسخانەی بڵێن حکومیەکان بێنە ئاسێکی باڵا و ئەوانەوە خۆ وعدیان نایەوە کە بڵێن سبەینێ پێداویستی ئەو خەسخانە نەدا خۆ وعدیان بە خوێندکار و خوێندن نایەوە خۆ وعدیان بە بیمەی بێکاری نایەوە لەو کۆمەلگا کە خەڵکێکی ئامادە بەکارەوە کار نییە بیکە بیمەی باتەیە خۆ وعدیان بە خەڵکی خاوەنداوت پێداویستی نایەوە ئەم خەڵکیان وعدیان بە لاوان نایەوە لاوان کاکە ئەگە حسابکەی ئێستا هەنێ لاومان هەیە چوونەتە 40 ساڵ یعنی عمریان چۆتە 40 ساڵ خوێندنیان تەواو کردووە شەهادەیان پێ هیچ کەس لیان ناپرسیان لە هیچ شوێنە نییە هەت لەوانێ خۆیان ئێستا لە بیریان چوبێتەوە میهنەکەیان چۆ بەهۆی کە هیچ ئیسفادەیەکی نەبووە ئەمانە شاهیدی ئەوان دەلائیلن بۆ ئەوەی کە خەڵک ئەم دەسەڵاتە شایانی ئەوە نەبچیت پەنجەی مۆرکەی بکەی ینی ئیمزایان بۆ بکەی بۆ هەر لایەنێک لەو لایەنانە جاچی یەکێتی پارتیەوە چی ئەوانەی کە لە بن سەبری ئەوانە خەریکی قازانجپەرستی و لێدانی مەشروع و مشەخۆرین ئەوە ناهێن بە نەزەرم هیچ ئەوە ناهێنێ خەڵک بچێت و خەڵک پەشیمانە بێ ئەگەر بچێت دەنگ بە چگوم ئەمان یەک شتیانەوێ ئەوەیە نەوێ پەرلەمانەکان قانونی کەنەوە کە سبەینێ هەر کەسێ ناڕزایی دەربڕی بەرامبریان بڵێەوە دەنگمان هێناوە دەنگمان پێدراوە ئێمە بە قانون هاتوین بە قانونی شەکەین حەقمانە 4 ساڵ ئیتر ئەو 4 ساڵە بۆ خۆیان حەقیان هەرچیەکەن بەس بۆوان قازانجە بێ بەس بۆ خەڵکی کرێکار زەحمەت کێش خەڵکی کەم دەرا هیچ نابێ من یەک نمونەی بچووکە پێ بڵم بڕۆ لە شارەکانی کوردستانە بە هەزاران شوقیان دروست کردووە بە هەزاران شوقە بە هەزاران شوقە چۆڵە داش فرۆشتێ کەسیشی تێ ناچێت باشە دەسەڵات ئەگەر ئەوە دەسەڵاتێکی دڵسۆزە بۆ نایە بە خەڵکی ئەوانەی کە خانوویان نییە و بڵێ من مەسئولم ئەگەر ناشانداتێ ببلەش بڵێ من لە پارەی دەوڵەت ئەچم کرێتانەیەمێ ئەوانە بچن ئەو خانوانەوە بەڵام لەبەر ئەوەی قازانجپەرستی خۆیانی تایە لە پشتەوە خۆیان لەو مەشروعانن سەری ڕئیسی خۆیانن نە سەری دابەزێنن نە ئەیەن بە خەڵک
هینێکیشان هەیە باسێکیان ئەوان باسێکیان نییە لەم هەڵبژاردنە هەتاوەکو ینی ڕوو بە خەڵک بە ئیسفادە بە خەڵک تا خەڵک بچێ سەوتیان پێ بە من پێم وایە ئەگەر خەڵکی بچێت سەوتیان پێ بە ئیشتیباهی کردووە ئەگەر کەسێک نازانم مەگەر ئیسفادەیەکی جاران بەڕاستی لەوانەیە خەڵکیشانەوە فەقیر و داماو کردووە هەڵبژاردننی پێشوو چوو بوون سیمکارتیان دابوو بەڕاستی سیمکارێنی گاڵتە جارێت و سیمکاری بە 5,000 نازان بە چەنە بچی بە خەڵگڵی وەرە سەوتم بە ئەوانە بەرحەڵ نەچوون بۆ دەنگدان باشترە بەڵام من دەتوانم نەچون بۆ دەنگدان چییە ئەگەر باست لە دەنگدان کرد کە چی سوودێکی هەیە بۆ دەسەڵاتداران و لایەنەکانی تری شەریکی بەڵام نەچوونی دەنگدان بۆ خەڵک چی سوود و دەستکەوتێکی هەیە من ئەچمە بەس بۆ ئەوەی نەچوون بۆ دەنگدان ناچمە زۆر فراوانیش بەڵام نەچوون بۆ دەوران ئەم دەسەڵاتە بێت لە خەڵک ترسێ کاتێک کە خەڵک نەچێ بۆ دەنگدان یعنی بایکۆتی کردووە دوایە دەسەڵات ئەزانێ خەڵکی هەیە نەپارتیە نەیەکێتێ نەو حیزبانن کە لە بندەسیانن بە پارە ڕازیانەکەن ئیمتیازاتیانێ نییە ئەڵێ بڕۆ تۆ بڕۆ ئارد بێنە ئەو بڕۆ ئەو بێنە بڕۆ ئەو شت بێنە بۆ ڕازیانەکەن بەڵام خەڵکی ئەگەر خەڵکێکی زۆر کە من بە ئومێدم هەرچی خەڵکێک کە بەرژەوەندی لەگەڵ ئەو دەسەڵات وینا نەبووە نەچێت ئەو کاتە ئەم دەسەڵاتە ترسێکی لێنشێ ئەزانی هێزێکەیە کە دەنگی نێوە بە دۆستەکانیان کە لە پەرلەمانان ئەمە ئەبێ بە ترسێک دەڵێ هەر کاتێک ئەم هێزە خۆی ڕێکخراو کرد خۆی یەکگرتوو کرد هاتە دەنگ تا ڕوخانن ئەمان بە چونکم ئەبێ خەڵکی کوردستان بەڕاستی لە دوای ئەمە بکاتە شتێک کە تۆزێک خۆی ڕێخاتەوە ئەوەی کە بیر لە ئایندەی خۆی مناڵی هاوسێماڵی هاوگەڕەکی هاوشاری کۆمەلگاکەی بکاتەوە لەسەروی ئەم ژیانەوە نەڕوە ئەبێ بۆ نمونایانمەوە ئەبێ خەڵک بێت داوای کارەبای دائیمی بکە بێ بڕان ئەبێ داوای ئاو بکە ئاوی دائیمی ئەمان هەمووی بە بەلاش مامە خزمەت گوزاری سەرەتایین دەبێت باشبوونی خستەخانەکان و خستخانە بەلاش بێەوە بێ باشترین خزمەت گوزاری لە خستخانەی گشتیا بێ بۆ نموناڵم ئەبێ هەلێک بۆ کاریە بیمەی بەکاری لەو کۆمەڵگا بدۆزرێتەوە ئەگەر خەڵک بتوانێت خۆی ڕێکخراوکە لەمانەوە بەدا ئەم داخوازانەوە بێ بڵێن بۆ نمونە بڵێ خێزانێک نابێت لە 500 لە 600 لە ملیۆنە کەمتری هەبێ بۆ خۆی و چەند مناڵ و کرێخان و ئەو ئەبێت تهدیدیکا بەپێی ئەو ڕۆژەی کە ژیانی ئەوەیە کە بیدرێتەیە بیمەی بێکاری مەسائلی ژنانە مەسائلی مناڵانە مەسائلی 1001 مەسائل هەیە لەو کۆمەلگا بێ و کۆمەلگایە خۆی بۆ حازرکە ئەبێ لە پێشە ئێستا شتێکی ئانی هەیە کە لە ئێستا هاتۆتە پێشوە تەبلیغاتێکی زۆرێ نەچێ بۆ دەنگدان بەڵام ئایندەی داهاتووە خەڵک جا هەر فکرێکی هەیە هەر عقیدەیەکی هەر بیرکردنەوەیکی هەیە ئەبێ بیرکردنەوە لە ئایندەیەکی ڕۆشن بۆ خۆی بۆ هەر بۆ کوتم بۆ خێزانی بۆ هاوگەڕێکی بۆ هاوشاری بۆ هاوچینەکەی لە کارگەیە لە کارخانەیە ئەبێ ئەم بێتە مەیدان بۆ بەدەستێنانی ئەم ژیانە بۆ بەدەستێنانی ژیانێک کە شایستە ئینسان بێ کە ئینسان محتاج نەبێ لەبەر نەبوونی نەتوانێت بچێ بۆ خستخانە لەبەر نەبوونی نەتوانێت خۆشگوزەران بێت لەبەر نەبوونی نەتوانێت پێداویستی خۆی مناڵی ئەوانە و ئینسان نابێت لە کۆمەلگای کوردستان ژیانێکە بەداخەوە شایستە نیە و لە مقابلیشان لە کوردستان هەر بە قەولی خۆیان یەکەم شوێنەوە خەریکە بێ بە چەندم شوێنی دنیا کە غازی هەیە کە نەوتی هەیە کە ئاوی شیرینی هەیە کە بەفری هەیە کە شاخی هەیە کە باران هەیە کە سەوزەی هەیە کە میوەی هەیە و گەنیمی هەیە گوێی هەیە بە هەزاران کارگە و کارخانەی تایە کە ئەم بەرهەمانە بۆ پێداویستی ئینسان بێ بۆ خۆشگوزەرانی ئینسان بێ تەکید زۆر لەوە خۆشترە بێ کە تەسەور ئەکرێ بەڵام ئەگەر هەروە بێ بۆ قازانجپەرستی بێ بۆ قازانجی سەرمایەدارەکان بێ بەڕاستی هەر وەکو ئێستا بێ کەسێک ناشێڵن قسە بکە دەیبن 8-9 سعات کاری پێکەم 300,000 300,000 نەبشی ئاوێکە نەبشی کارەبایەکە نەبشی کرێخان و سەرڕای ئەوە هیچ زەمانێکی ئەم کەسە تەقاوتە بێ بە تایبەت لە ئەهلیەکانە هیچێکی نێوازم
بڕێ پارەی پێشەکی کەمێنێ و ئیتر بڕۆ خۆچی لێ ئەوەیە کە ئەیبینین لەو کۆمەڵگا خەڵک ئەبێ لە ئێستا نەچێ بۆ دەنگدان بایکۆتی بکە ئەبێت ترسێ بخاتە دڵی ئەو دەسەڵاتەوە کە بترسێ ئەوە ئەتوانێت ترسخە نەکو بڵێم ئەوەی کە سبێنێ گۆڕانەوەی نوێ یەگرتووە کۆمەڵی ئیسلامی یا فڵانەیە فیسارە لە پەرلەمان ئەوانە هەمویان سبینێ هی نەکرێن بە ئیمتیازاتی مناڵیان بۆ تەعینەکەن خزمیان بۆ تەعینەکەن پارەیانێنێ ئەیان نێرن بە خوێندن ئەیانن بەولە وەکو شتی شخصی بەوە ڕازیانەکەن و بەڵام کۆمەلگا ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترەوێت